ئەو خوشکی من کە دووجیان بووە لە ئاڵەتی تەقینی ماتۆڕی یەختەکەدا خۆشەکەم دوسێزار لەوێدا لە هۆشخۆچ و خەریکی منداڵم بووە ینی لەو ئاڵەتیدا خەریکی منداڵبوون بووە و ژانی منداڵی بۆ منداڵی ببێ ئەو ڕووداوە خوشکم و زاواکەم لەگەڵ دوو مناڵیان لە مانجی 11/2023 ڕۆشتن بەرەو تورکیا بۆ خۆم بردبن بۆ بەتاڕی هەولێر لەوێ کە لە تورکیا مانەوە نزیکەی 7 بۆ 8 مانگ کە لەوێمانەوە چەند جارێک ڕۆشن بەرەو کەنەراوەکانی ئیتالیا لەوێ جیران تا 4 تا 5 جیران و دوایی دیپۆرت نەدەکرانەوە براج کەشیان لەگەڵ بوو ئەو دیپۆرت کرایەوە ماشەڵڵا بەس ئەوان دیپۆرت نەدەکرانەوە و لە چاو هەموو خەڵک ئیقامەی 6 مانگیشیاندا بوون تورکیا لەبەرەوەی ئەو خوشکی من دووجیان بوو مناڵی لە زگدا بوو بەهۆی خوشەکەمەوە ینی وان کرد بوو کە ڕێزێکی زۆریان لێ بژیرێ دواتر لە ئەو ماوەی پێشودا دوسێ مانگ لەوە پێش بەڕێکەوتن بەرەو کەناراوەکانی ئیتالیا قسەمان لەگەڵ قاچاقچەکەی کرد قاچاقچەکەوتی بەڕێکەوتون دوای ئەوە خوشکم و زاواکەم تەلەفۆنیان کوتی ئێمە بەڕێ دەکەین گەردنمان ئازاکەن وا بوو خواردنوشتیان بردبوو گوتبیان خواردنشن مێنن ئاب مێنن هەموو شتێک تێدا یەختەکەی بۆ مقاولە سواری یەختەکە بوون کە 45 کەسی سوارکە کەچی 1970 کەسی بار کرد بوو یەختەکەش لەبەر قورسی خەڵکەکەی و لەبەر بەڵێن زۆری ڕێگاکە یەختەکە لە ڕێگادا ماتۆڕەکەی تەقی بوو تووشی ئەو کارەساتی بوون دوای ئەو کارەساتە پەیوەندیمان بە ئەو قاچاقچیەوە کرد کوتی وەزعیان زۆر باشە هیچ مشکلیان لیا ئیشاڵا دوورە سێ ڕۆژیکە خەبەرتان دەدەینەی خۆش دەگەنە ئیتاڵیە کەچی نەمانزانی قاچاقچی درۆمان لەگەڵەکە ئەمە لەو ئاڵەتەدا ئەو کاتە بڵێن جەژنی قوربان بوو ئەمە لێرە خەرکی کەیف و سەفای خۆمان بوویڵی بۆنەی جەژنی قوربانەوە ئەوانیش خەریکی گیاندان و ڕێکێشان بوون لەناو یەختەکە دەمەخابن بەڕاستی یعنی تراژیدایکی زۆر ناخۆش بوو ئێمە چەند وەختە چاوەڕێی گەڕانەوەی ئەو مەیتانەین بەڕاستی لە چاوەڕوانیدا مردین ئێساش ئەوڕۆ مەیتەکان گەڕاونەوە بە هاوکاری حکوومەتی هەرێم کە مەیتی خوشکەکەم و زاواکەم هاتۆتەوە ئەو خوشکی من کە دووجیان بووە لە ئاڵەتی تەقینی ماتۆڕی یەختەکەدا خۆشەکەم دوسێزار لەوێدا لە هۆشخۆچ و خەریکی منداڵم بووە ینی لەو ئاڵەتیدا خەریکی منداڵبوون بووە و ژانی منداڵی بۆ منداڵی ببێ بەڵام لەو ئاڵەتەیدا ئەو وەزعیان بەسەر هاتووە تو وەرە ژانی منداڵ دەبێ وەختی منداڵبوونت بێت و ئەو وەز ئەشت بەسەر بێ دەبێت چکارە ساتێک بێ زاواکەشم تا بەڵێن کاک ئارامی زاوام 2 ساعت بەر لەوەی کە فریان کەون پۆلیسی ئیتالیا هەرما بوو بەڵام لە تاو منداڵەکانی و لە تاو خێزانەکەی زەڵدەلیدا بوو لەسەر یەختەکەیدا ڕۆی دەرچوون بردبوو مەوسا چەند تەرم بوو 4 تەرمن هی ئێوە دوانیان گەڕاونەوە ئەمە چۆنە؟ ئیمە 4 تەرم بوون دوو مناڵەکان ئێستا ئەسا دیارنم بێ سەر و شوێنن کۆمەڵێک مەیتیکەیان دۆزیوەتەوە تەرمیتر دیNAیان بۆ دەکەن ئەگەر ئێمە بن بۆیان ئەوانش دێنەوە بۆمان ئەگەر ئێمەش نەبن تا تازە ئیسابیان ڕۆبە و لە ناو دەریاکەدەن سۆراغیان دەبێت مامۆستا لە ئێسادا تەرمەکان لەکوێن لەکوێ دەنێژرن وڵای ئێستا هێنامانەوە بۆ قەڵازێ لە مزگەوتی سەرمەگاین لێرەدا شوێنی بەڕیان دەکەن بە گۆڕستانی قەڵازێ لەوێ بە خاکیان دەسپێرین و دەگەڕێنەوە بۆ ماڵی خۆمان و تازیمان بۆ داناون پێشتر وەکو تازێ بەس لە ماڵێت تا تازیان بۆدا دەرێن دووبارە و